بینەران و بیسەرانی بەڕێز دار شوێنەکەن سڵاوتان لێبێت من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ ئەمڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات تەورێکمان تایبەت دەبێت بە پرۆسەی چاکسازی لە نێو حزبی پارتی دیموکراتی کوردستان کە ئەمڕۆ لە ڕێی ڕاگەندراوێکدا پرۆسەی چاکسازی خراە ڕوو بۆ قسەکردن سەبارەت بە ناوەڕۆکی پرۆسەی چاکسازی لە نێو پارتیدا هەروەها ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و پرۆژەی پارتی بۆ حزب و لایەنە سیاسیەکان و تەنانەت پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز ساسان عەونی ئەندامی ئەنجمەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە. بەڕێز ساسان عەونی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. زۆر سپاس. با لەوە دەست پێ بکەین ئەم گۆڕانکاریانەی کە لە نێو خودی پارتی دیموکراتی کوردستان ئەنجامدرا ئامانجەکەی چی بوو؟ گۆڕانکاری حیزبی لە ناو هەر پارتێکی سیاسی پرۆسەیەکی حیاتیە، پرۆسەیەکی ژیاریە لە بۆ بەردەوامبوونی ئەو حیزبە لە نەتیجەی ماوەیەک کارکردن و بە دیارکەوتنی هەڵە و کەم و کوڕیەکان و بەدەستهێنانی سەرکەوتن و شارەزایی بوونی هەڤاڵان کەسەکان لە شوێنەکانی خۆیان و لە بۆ سوودوەرگرتنی زیاتر لە شوێنی تر عادەتە گۆڕانکاری ناوبەناو لە پۆست و پلەکانی ناو بەرپرسیارەتیەکانی ناو حیزب دەکرێن. لە ناو پارتیش لە دوای کۆنگرەی سێزدەی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 2010 و وەرگرتنی بەرپرسیارەتیەکان لە ساڵی 2011 کاتی ئەوە هاتبوو کە هەندێک گۆڕانکاری لە بەرپرسیارەتیەکان بکرێن و لەوانە بوو زۆر لە پێشتر ئەو کارە بکرابا، بەڵام بەهۆی داسەپانی شەڕی تیرۆرستانی داعش بەسەر هەرێمی کوردستان و بەرگری پێشمەرگە قارەمانەکان لە کوردستان ئەو بابەتە تۆزێک دواکەوت. لە نەتیجە لە دوای بڕیارەکەی جەنابی سەرۆک بارزانی لە بۆ چاکسازی لە چاکسازیەکی هەمەلایەنە و بە تایبەتیش لە ناو دام و دەستگا حیزبیەکان و پێکهێنانی لیژنەی تایبەتمەند لەو بوارە لە هەموو ئۆرگانەکان ئەوە بوو ئەوڕۆکە کۆتایی بەو بابەتە هات بە بەشی یەکەمی ئەو بابەتە و هەندێک گۆڕانکاری ڕاگەیاندرا. کەواتە بەشی دووەمیش لە داهاتوو لە ئارادایە درێژەی دەبێت لە ماوەکانی داهاتوو. بەڵام ئەمە ینی کام پۆست دەگرێتەوە لە نێو حزبی لە نێو پارتیدا ئەوانەی کە ئەوڕۆ باسی لێوەکرا لە ڕاگەیاندرا لێکدان دەمەچکردنی هەندێک لە مەکتەبە ناوەندیەکان و گۆڕانکاری لە بەرپرسی مەکتەب و دەستە و دەستگایەکان لە بەشێکی و هەروەها گۆڕانکاری لە بەرپرسیارەتی بەشێک لە لقەکان. کەواتە لە پۆستی باڵاتر گۆڕانکاری ناکرد. ئەوەی کە بڕیاری لێدراوە باس کرا ئەوڕۆکە بەو شێوەیە. باشە. پێتان وایە یعنی کە دەگوترێت پرۆسەی چاکسازی بەڵام لابردنی بەرپرسێک بۆ شوێنێکی دیکە هێنانی کەسێکی دیکە بۆ هەمان شوێن ئەمە خۆی لە خۆیدا پرۆسەی چاکسازی بێ؟ هەر گۆڕانکاریە کە قازانجی پرۆسەی حیزبایەتی و کاری حیزبایەتی تێدابی و هەر کارێک کە وا بکە ڕێخستنەکانی پارتی بەرەو پێش بەبا بە تاکید ئەوە دەچیتە خانەی چاکسازیەوە و حیزبایەتیش کارێکی ڕۆژانەیە و کارێکی بەردەوامە و بەردەوام پێویستی بە نوێبوونەوە و گۆڕانکاری هەیە. باشە. بڕیار وایە هەندێک لە ڕێکخراوەکان هەندێک لە مەکتەبەکانی نێو پارتی دیموکراتی کوردستان دابخرێت. ئەمە ڕاستە یا خۆت تەنیا زانیاریە؟ بە ناوی داخران نا، بەڵام جۆرێک لە دەمەچکردن لە هەندێک شوێن لەوانەی کە لە ڕووی پسپۆریەوە لە یەکتری نزیکن لە یەک دراون. باش لەو گۆڕانکاریانەدا کە لە نێو پارتیدا دەکرێت پێتان وایە
قازانج بۆ خەڵکی سڤیل و خەڵکی کوردستانی لێ بکەوێتەوە؟ ئێمە پێمان وایە بەتاکید لەبەرەوەی پارتی حیزبێکی هەڵقڵاوی ناو خەڵکە و ڕۆژانە لەگەڵ ژیانی خەڵکە و ئۆرگانەکانی و دامەزراوە و دام و دەستگایەکانی ڕۆژانە لەگەڵ خەڵک کارلێک دەکەن و کاریش بەیەکەوە دەکەن. بەتاکید هەر کاردانەوەیەک هەر کارێکی ئیجابی کە ڕنگدانەوەی باشی هەبی لە بۆ سەر بارودۆخی پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕنگدانەوە باشەشی لە بۆ سەر خەڵک دەبێت. باش ئەم پرۆسەیە کە لە نێو پارتیدا دەکرێت ئەمە ویستێکی حزبیە، ینی مەبەست لە بەهێزکردنی حزبەکەیە، یاخود ئەمە ئاماژەیەکە لەوەی کە پارتی لە ڕووی جەماوەریەوە لە ڕابردوودا بەرەو دواوە چووە، ئێستا دەتانەوێ بەو گۆڕانکاریانە هەڵەکانی ڕابردوو چاک بکرێتەوە پارتی بەرەو پێش بچێتەوە. ئێمە پێمان وانە کە پارتی لە ڕووی جەماوەریەوە بەرەو دووە چوو بێت، بەعکسەوە بە پێچەوانەوەی دەبینین ئێمە پارتی ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی بڕوا و متمانە لە ناو خەڵکی کوردستان پێگەکەی باشتر دەبێت و ئەو سیاسەتە حەکیم و نەتەوەیانەی کە جەنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان پیادەی دەکات هەمووی لە خزمەتی خەڵکی کوردستانەوە لە خزمەتی بەدیهاتنی ئاواتەکانی خەڵکی کوردستانە. لێە بەدڵنیاییەوە لە ڕووی جەماوەریەوە گرفتێکمان نیە و هەست پێ دەکەین و دەزانین کە ڕۆژ بە ڕۆژ باری حیزبەکەمان باشتر دەبێت. کەواتە خواستێکی نێوەخۆیی بوو لە نێو حزبدا کە ئەم گۆڕانکاریانە دروست ببێت. وەکو گوتمەوە سنەتێکی حیزبیە، یعنی کە ماوەیەک لە کارکردن حیزبێک بەردەوام دەبێت، کەسێک بەردەوام دەبێت لە پۆستێکی حیزبی 3 ساڵ 4 ساڵ کە پسپۆری شارەزایی لە شوێنێک پەیدا دەکاتن، زۆر ئاساییە دوای ئەو ماوەیە بچی لە پۆستێکی تر لە کارێکی تر لە شوێنێکی تر خزمەت بکات. لە نەتیجە کەس لە ناو پارتی زیاد نییە، هەموو سەرکردە و کادیرەکانی پارتی پێویستین لە بۆ پارتی و هەر کەسێک ئەوڕۆ لە شوێنێک کارێکی کرد کە دەچی لە شوێنێکی تر خزمەت دەکا بەتاکید جیاوازی لە ناو ئۆرگانەکانی پارتیدانیە. مەبەست لە لایەن هەواڵانی ئێمەوە تەنها خزمەت گەیاندن و خزمەتکردن. زۆر باشە با بینە سەر ڕەوشینەوە خۆی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوەکەی پارتیدا باستان لەوە کردبوو کە یەک پاکێشتان دەبێت بۆ تەواوی حزبەکە. ئەو ڕۆژ لە کۆبوونەوە تاکیدی لێکرایەوە و لە ڕاگەیەندراوی کۆتایی کۆبوونەوەش باسی لێوەکراوە کە پارتی مەبەستی نییە هیچ حیزبێکی سیاسی کوردستان پەراوێز بخا، بەڵکو هەمومان بەیەکەوە بەشدار بین لە تێپەڕاندنی ئەو قۆناغا و دەستپێکردنی قۆناغێکی تازە. کەوایە یعنی ناوهێنان لە پاکێجێک بۆ تەواوی حزبەکان بەمانەی ئەوەیە کە پارتی دەخوازێ ئەو مەسجە بە تەواوی لایەنەکان بدە؟ لەو شاندەی کە پێک هات لەلایەن پارتیەوە کە سەردانی هەموو حیزبەکان کرا، بە تایبەتی دوایی دەست پێشخەریەکەی جەنابی سەرۆک بارزانی و مبادرەی لە بۆ چاکردنی دۆخی چەق بەستووی هەرێمی کوردستان، ئەو پەیامە لەلایەن شاندەکەی پارتیەوە بە هەموو حیزبەکان بەڕوونی گەیاندرایە و تەکیدی لێکرایتەوە کە پارتی مەبەستی ئیقساکردن و تەهمیشکردنی هیچ حیزبێکی سیاسی نییە، بەڵکو دەستی هاوکاریمان لە بۆ هەموو لایەک درێژ کردووە و پێمان خۆشە و پێشمان وایە ئێمە بەیەکەوە هەمومان دەتوانین ئاوات و ئامانجەکانی خەڵکی کوردستان بەدەست بێنین. باشە کەوایە ینی بۆچی پارتی لە سەرەتادا گفتوگۆی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێ کرد؟ بە تەسەوری من کارێکی ئاساییە لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای لە پێش ڕاپەڕینەوە تەجروبەی کاری بەرەی و هاوبەشمان بەیەکەوە هەیە، لە دوای ڕاپەڕین و دامەزرانی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە بەیەکەوە کوردستانمان بەڕێوە بردووە و نقاتی مشتەرەکمان زۆرە، ئیتیفاقی استراتیژیمان لە نێواندایە و وەکو هاوپەیمان زۆر ئاساییە کە ئێمە لە
یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەست پێ بکەین. باشە بەڵام ئێوە کەی خاوەن یەک پاکێج بن دەستنیشانکردنی حزبێک یاخود دوو حزب بۆ گفتوگۆکردن دواخستنی گفتوگۆی حزبەکانی دیکە بۆ ماوەکی درێژتر جێگای پرسیار نییە؟ نا جێگای پرسیار نییە لەبەرەوەی هەر مەودایەکی زەمەنی دەوێت بە پێم وایە ئاسایی شەو حیزبەکانیش بە ئاسایی وەردەگرن کە ئێمە یەکەم جار لەگەڵ ئەو حیزبە دەست پێ بکەین کە لە هاوپەیمەنێکداین بەیەکەوە و ئێستاش بەیەکەوە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا هاوبەشین. باش کۆبنەوەکانی ئێوە ینی ماوەکی زۆرە دواکەوتووە ینی چەند جارێک ڕادەگەیندرا کە لە هەفتەی ئایندە کۆبنەوەکان دەست پێ دەکاتەوە بەڵام تاوەکو ئێستا دەبیندرێت کۆبنەوەکان ماوەکی زۆرە سستی بەخۆوە بینیوە. بەتاکید باری چەقبەستووی سیاسی بە کۆبوونەوەی و دوو کۆبوونەوە تەواو نابێت بە ئەوە دانیشتنی زۆرتری دەوێت و بارودۆخەکەش وایە کە کاری تر هاتۆتە پێش و سەردانی هەم شاندەکانی بەغدای تێدا بووە و هەم سەردانی شاندەکانی هەرێمی کوردستانی تێدا بووە لە بۆ شوێنی تر بەڵام وەکو ئەولەویەتی هەیە و کاری لەسەر دەکرێت و پێمان وانە دواکەوتیە. بەڵام باس دەوە دەکرێت ینی سیاسەتێک هەیە دەخوازێ دۆخەکە بەم شێوەیە بە هەڵبسێردراوی بهێڵێتەوە تا هەڵبشاردن. ئەوە بۆ چوونی و کەسانەیە بۆ چوونی ئێمەنیەوە پێشمان وانە و ئەمە لە جهودی دڵسۆزانەی خۆمان و لە نیەتی جددی خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان دڵنیاین کە دەمانەوێ ئەو پرۆسەیە بەرەو پێشەوە بێت. باشە ئێوە لە دوای یەشێتی سەردانی یەکگرتووی ئیسلامیشتان کرد. بەڵێ بۆچی؟ سەردانەکە لە بۆ پیرۆزبایی ساڵیادی دامەزرانیان بوو و ئاساییشە ئەو حیزبانەی کە ڕوانگەیان لە یەکتری نێزیکە و حەجم و قەوارەیان دیارە و لەوانەیە مەبەستێکی دیاری کراویشی تێدا نەبی بەڵام ئیتر بەو شێوەیە حەق نییە لێکدانەوەی تری بوو. باشە بەڵام زۆر جار دەگوترێ ینی هەوڵێک هەیە چونکە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی کوردستان و بسووتنەوەی گۆڕان خاوەنی یەک پرۆژە بوونە ئێستاش پارتی دەخوازێ بە شێوەیەک لە شێوەکان ئەو دوو حزبە دوور خاتەوە لە پرۆسی گفتوگۆ یاخود لە تەواوی گفتوگۆکان بۆ ئاسایکردنەوەی بارودۆ. وەک لە سەرەتا ئاماژەم پێدا پارتی نیەتی ئیقساکردن تەهمیشکردن بە لە پشتگوێ خستنی هیچ حیزبێکی سیاسی نییە و قسەیەکی میدیایە یاخود نازانم قسەیە لەکوێوە دێت کە تعبیر لە نیەتی پارتی دەکا بوا باسی دەکات. باش ئەگەر ئەوەی کە باز دەکرێت لە سەرزاری بەڕێز سکرتێری مەکتەبی سیاسی پارتی و لە سەرزاری بەڕێز و تەبێژی مەکتەبی سیاسی پارتی و لە ڕاگەیاندراوی ئەو ڕۆی کۆبوونەوە ئەوە تەکیدی لێکرایتەوە کە پارتی نایەوێ هیچ حیزبەک پشتگوێ بخات. باش پێچەوانەی ئەم بۆ چوونە چییە ڕاستیەکە چۆنە کە ینی چ بەڵگەیەک هەیە چ ئاماژەیەک هەیە لەوەی کە پەیوەندیەکانی پارتی و بزوتنەوەی گۆڕان هاوشەوەی پەیوەندی پارتی و بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوە دەبی بگەڕێنەوە لە بۆ پاشخانی کێشەکان ئەو کێشانەی کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا بوونە وەکو ئەو کێشانە نەبوونە کە لە نێوان پارتی و یەکێتی دابوونە و حەجمی گرژیەکانیش ئەوە بە دیار دەخات بۆیە ئاساییە کە سەردان لە بۆ لای یەکێتی نیشتیمانی زووتر بێت لە بۆ لای حیزبێکی تر بەڵام لە بۆ ڕەواندنەوەی ئەو قسانە و ڕەواندنەوەی ئەو گومانانە دوای دەست پێشخەریەکەی جەنابی سەرۆک بارزانی وەفتی مەکتەبی سیاسیمە سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانیشیان کردو زۆر با سەراحەت و ڕاشکاوانە قسە و باسەکان لەوێشکرا. کەواتە دەتانەوێت دڵنیایی بدەن بە خەڵکی کوردستان لەوەی پارتی مەبەستی نێ هیچ هێزێک ئاوت کرد. ئێمە وەکو پارتی دڵنیایی بە خەڵکی کوردستان دەدەین کە دەستمان درێژ کردووە باوەشمان کراوەیە بۆ هەموو حیزبەکان و تاکید لەوە دەکەینەوە کە نامانەوێ
ئەقسا و تەهمیشی هیچ حیزبێک بکرێ و تاکیدیش لەوە دەکەینەوە ئێمە بەیەکەوە بە یەک دەستی بە یەک ڕێزی ناوماڵی کوردستان دەتوانین خەون و ئاوات و هیوا و ئامانجەکانی خەڵکی کوردستان بەیەکەوە باش لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی و وابزنەوەی گۆڕان دیدار و کۆبوونەوەیان ساز کردووە سەبارەت بە کۆمەڵک پرس لە ڕاگەیەندراوەکەیاندا باسدەوە دەکەن کە بۆ بەشداریکردن لە شاندی داهاتویان بۆ بەغدا مەرجیان ئەوەیە تا ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان یەکلان نەبێتەوە ئەوان بەشداری لەو شاندە ناکەن چۆن لە بڕیارێکی لەم شێوەیە دەگەن پێم وایە ئەگەر بڕیارێکی وا هەبیەوە لە بەرژەوەندی کوردستان نییە و لە بەرژەوەندی کێشەکەی نییە و لە بەرژەوەندی یەکگرتوویی هێزە سیاسیەکان نییە بە تەئکید هەمومان بەیەکەوە لە بەغدا نوێنەرایەتی بکەین و کار بکەین و بەشدار بین هێزەکەی زیاترە هیوادارین کە چاو بۆ بڕیارەدا بخشێندرێت بەڵام پێدوانیە منطقی ژوا دەڵێ تاوەکو لە نێو ماڵی خۆمدا یەکگرتوو نەبم ناکرێ من نوێنەرایەتی ئەو ماڵە بکەم ئەوە هەنگاوەکان دەستی پێکردیە و هەنگاوەکان دەستی پێکرایە و جەنابی سەرۆک مبادرەی کردیە مەکتەبی سیاسیمان سەردانی لایەنەکانی کردیە و ڕوئیایی خۆمان بە حیزب و لایەنە سیاسیەکان گوتیە و ئەوانیش لەو بابەتە دەگەن بەڕای من ئەو شەرتەی کە ئیلا دەبی بارودۆخی ناوخۆی چارەسەر بکرێ ئەوجا لەگەڵ بەغدا قسە بکرێ لەوانەیە هەندێک ڕوودا و هەبن چاوەڕێی ئەو تاخیریە نەکەن بۆیە کە لە نیەتەکە ئاگدارن و کە دەزانن پارتی دەیەوێت کارێکی جددی بکەوە مەبەستمان بەلاوەنانی هیچ هێز و لایەنێکی سیاسی نییە هیوادارم ئەو بۆچوونە چاوپێخشان باش لە ڕاگەندراوەکەی پارتیدا بازدەوە دەکەن کە هەندێک لایەن هەن هەوڵ دەدەن پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا تێک بدەن مەبەست لەم لایەنانە چێە؟ پێم وایە ئەوی متابعەی میدیای حیزبە سیاسیەکانی کوردستان بکە و متابعەی میدیای کۆمەڵایەتی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بکە و متابعەی کەسایەتیە دیارەکانی بەرپرسە دیارەکانی ئەو حیزب و لایەنە سیاسیانە بکات بە دیار دەکەوێت چ لایەنێکی سیاسی حەز لەو بابەتە دەکەن باشە بەڵام ئەوانەی کە متابع نینە ناکرێ ئەوانش مافیان هەبێت لە زاری بەڕێستانەوە بزانن کە کامەلایەنن هەوڵ دەدەن پەیوەندیەکان تێک بدرن پێم وایە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکە هەتا ڕادەیەکی زۆر سیاسیە و حەزی لە بەدواداچوونی هەواڵە و سەتەلایتە سیاسی و خەبەریەکان بەشێکی زۆر لە ڕادەی تەمەشاکردنی ماڵەکانی کوردستان پێ باشە پێتان وایە ئەو لایەنانە لە نێو هەرێمی کوردستانن یاخود لە بەغدا و لە عێراق بەتەئکید لایەنی وا لە بەغدا هەنا و کار لەسەر ئەوە دەکەن کە پەیوەندی نێوان کوردستان و هەرێمی کوردستان و بەغدا بە پچڕێ وەک پێویست نەبێ و خەڵکێک لە کوردستانیش هەیە باشە بەڵام ئەو پەیوەندیە هەر لە ڕابردوودا پچڕاوە یعنی بۆ ئێستا ئێوە ئەو پەیوەندیە بە گرنگ دەبینن لە ڕابردوو بەداخەوە پچڕاوە بە تایبەتی دوای ئەوەی کە سەرۆک وەزیرانی پێشتر بڕیاری بڕێنی بودجەی هەرێمی کوردستانیدا وەلەوە جارێکی تر دەڵێن بەداخەوە هەم حیزبە سیاسیەکانی بەغدا بێدەنگ بوون و هەم مەراجعی دینیش لەو بابەتە بێدەنگ بوون ئەوە بمانەوێ یان نەمانەوێت جۆرێک لە قەتیعەی دروست کرد جۆرێک لە ناخۆشی دروست کرد ئێستا هەر وەک ساڵی 2003 کە خەڵکی کوردستان و حیزبە سیاسیەکانی کوردستان و سەرکردە سیاسیەکانمان بەشدار بوون لە دروستکردنەوەی عێراقی تازە ئەو عێراقی کە هیوامان ئەوە بوو هەردوو مەبدەئی هاوبەشی شەراکەت و تەوافقی تێدا پیادە بکرێت و کورد لە پێگەی حەقیقی خۆی لە ناو معادلەی دەسەڵاتی عێراق
جێی بکرێتەوە ئەوە ڕؤیامان بوو بەڵام کە ئەو دوو مەبدەئی شەراکەت و مەبدەئی تەوافق پێشێل کرا لۆیە جێی خۆیەتی لە بۆ دڵنیاکردنەوەی خەڵک و دڵنیاکردنەوەی ئەو کەسانی کە پێیان وایە هێشتا دەواازەیەک لەگەڵ بەغدامایە بۆ چارەسەرکردن هەوڵ بدەین بەڵام بە بڕوای شخصی خۆم کە ئەو دوو پایە گرنگەی هاوبەشی ئێستا ئێمە هاوبەژنین لە بەغدا لە داهاتوشدا ناکە و لە مەسلەی تەوافقیش لەبەر ئەوەی عێراق ئەگەر بۆ مەسلەی زۆرینە و کەمینە بە تاکید عەرەب زۆرترن لە کورد کە ئەو شتانەی پەیوەندیان بە بڕیاردانی کوردستان و ڕێی وەرگرتنی خەڵکی کوردستان هەیە لەوێن دەرێ هەر بە زۆرینە جێبەجێکرا کەواتە ئەو سیستەمەی ئێستا لەگەڵ سیستەمی ساڵانی پێش 2003 چ جیاوازیەکی هەیە کەواتە لە داهاتوشدا نابینن سەرڕای ئەوەی کە عەمار حەکیم دێ پرۆژەی ئاشتەوای پێشکەش دەکات ئەوە با چاوەڕێی ئەو وەفدە سیاسیە بین ئەو دوو وەفدەی کە بڕیارە لە ڕۆژانی داهاتوو هەم وەفدەکی سیاسی هەم وەفدەکی حکومی تەکنیکی سەردانی بەغدا بکەن بە چاوەڕێ بکەین بزانین ئەنجامی چۆن بێت باست لە وەفدێکی سیاسی و حکومی کرد حکومیەکە دەزانین بەڵام سیاسیەکە هەمویان هەموو حزبەکان بەشدار دەبن لەو شاندا من ناتوانم لە جیاتی حیزبەکان بڕیار بدەم بەڵام ئەوەش بە خوێندنەوەی خۆم کە لە ماوەی داهاتوو لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە لەوان بانکێشتی هەموو حیزبەکان بکرێت لە بۆ پێکێنانی لیژنەیەکی هاوبەش و شاندێکی هاوبەش لە بۆ سەردانی بکرێت کەواتە پارتی بە باشی دەزانێت تەواوی حیزبەکان بەشداری لەو شاندە بکەن بەتەکید ئێمە چەندی بەیەکەوە بین بەهێزترین و دەتوانین باشتر نوێنەرایەتی داخوازیەکانی خەڵکی کوردستان باش ئێوە لە ڕاگەندراوەکەتاندا بازدەوە دەکەن کە پێویستیمان بە گفتوگۆی تازەترە و ڕێکەوتنی تازەترە ینی چه ئاماژەیەکی لە پشتەوەدایە ئایا سەقفی داواکاریەکانی هەرێم گۆڕانکاری بەسەردادێت مەسەلەکە وەکو گوتم مەبدەئی هاوبەش و تەوافق کە ئەگەر برایان لە بەغدا لەسەر ئەو دوو یعنی بڕوایان بەوە بێت کە ئێمە هاوبەشی ڕاستەقینەی حکومڕانیکردنی عێراقین کە هەتا کوستا لە مەیدانی عەمەلی ئەوە پشتگوێ خرایە و لە مەبدەئی تەوافقیش ئەو بابەتە بەلاوەندرایە ئەگەر قەناعەتەکە جارێکی تر بگەڕێتەوە بۆ ئەو بابەتە ئەوەیە ئەو خاڵی کە بەڕێستان باسی دەکەن بگەڕێینەوە سەری باش بازدەوە کراوە هەوڵ هەیە بۆ تێکدانی نێوماڵی کورد و تێکدانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا پێتان وایە ئەو هەوڵانە سەرکەوتوو بوونە لە دابەشکردی ماڵی کورد خوێندنەوەی خۆمت بێگومان پێشکەش بکەم هەست بە ناڵێم لێک دابڕانێکی گەورە بەڵام جۆرێک لە پەرتەوازایی چەند دەنجێک چەند ڕەوتێک دەکرێت حەجمەکەی پێم وانە حەجمەکی گەورەبی وە لەسەر مستەوایەکی میلی فراوان بی بەڵام لەسەر مستەوای چەند کەسایەتیەکی سیاسی و چەند ڕەوتێک ئەوە هەستی پێدەکرێت با پرسیار لەوە بکەین ئەو ڕەوتە ئایندەی هەیە یا ئایندەی نییە من پێم وانە ئایندەی هەبێت لەبەر ئەوەی هەر ڕەوتێک دژی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بێت بە هەر شێوەیەک مکیاج بکرێ یاخود بە هەر شێوەیەک تەڕح بکرێ و سیناریوی لە بۆ دابندرێ نەتیجەکەی شکستە باش پێشتر هەوڵێک هەبوو لەملاو لەولا بۆ ئەوەی جارێکی دیکە ینی هەرێمی کوردستان بە بەغدا گرێ بدرێتەوە پێتان وایە ئێستا قەناعەت دروست بووە بۆ تەواوی حزبەکانی هەرێمی کوردستان کە ئیتر دەبی بەیەکەوە پرۆژەی سربەخۆیی بگرنە دەست پێم باشە و پرسیارە لە حیزبە سیاسیەکان بکرێ و ئەوان جوابی خۆیان بدەنەوە بەڵام ئێمە وەکو پارتی قەناعەتی تەواومان بە پرسی سربەخۆیی کوردستان هەیە و کاری جددیشی بۆ دەکەین
بەڵێ بەڕێز ساسان ئەونی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لاتە. دووبارە سڵاو بەڕێزان تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە ڕەوشی ئێستایی پارێزگای نینەوە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی باسی ڕۆژ میوانداری بەڕێز عەبدولقادر شنگالی جێگری پارێزگاری نینەوەمان کردووە. بەڕێز عەبدولقادر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. با باس لە ڕۆژی ئێستای لای چەپی پارێزگای مووسڵ بکەین. بارودۆخ چۆنە لە مووسڵ؟ طبعا باريزقاي موصل وكون هزان يعني ثاني اكبر محافظه مصدر لسرانسري عراقه وقت رزقار كنا باريز الي جبش موصل هات دسبيكر خلق زورتي ذهبوا ما توقعات ما او بنكو زيدش مليون ويك انسان داخلي موصل ذهبوا فعلا او كسا موجود بون وقت رزقار كنا دسبيكر او خلقي موجود بالويري اما وكو حكومتها محلي الباريزقاها موصل رجع اول اما دهاتنا عردكو ام قاربن زوترين وقت خدماتها بيشكش بكن بو خلقك او خلقي موجود الويريتش كنا وكا دافري ديبون خلقك تيدبو خلقك محتاجي كهرباء ومحتاجي افا ومحتاجي نخوش خانه محتاجي همي تشتايا ده بزوترين وقت دست بي بكن اما همي امكانيات تدخل مبكار ايران الداخلي باريزقاها موصل ده بس مخابن امكانياتنا قلق ضعيفا منشيا ام قاربن همي احتياجاتي ويخلقي تابين بكن كاربن حياته خو بريفا بمن روجانا حياته روجانا بريفا کەواتە لە ڕووی خزمەت گوزاریەکان ئەگەر باس لە ئەو بکەین لە کارەبا بکەین اما بحسي كهرب ده كان كهرب هما لآلية شب اش موصل هما هر كهربنيا لسر مولدا كهرباء وان لسر مولدا اما وكو حكومتها محلي ما لجنك بيك ينايا كو ام كاربن غازي بوان مولده حاضر بكن كاربن دست بكاري كهرباء كتوفير بكن بو خلقكي او اي شيء طبعا روتينك تي دبي وقتك بيدش هتام كاربن وي شيء درس بكن افالي كهرباء نسبتي علي افي طبعا اف او مشكله هرم زنتر افا ابتني هشتو نزقه هشتو سي محله لا آلية شبش موصل انا هشتو سي قراك قلق قورنا نزقه هشصد هزار خلق كتير ايش هشتو ساعد بيجم تقريبا بس هشت قرك شوانا افد كيدا او دي ترهمي بتانكيا بسياره افد جيزن لقى المنظمات الدوليه ما محاولات كنكو ام افي بوان باش ايوا الدعوه مرخراوي نيو دولتي دكن منظمين نيو دولتي بلام بو بغداد امدنيه امللايه ايا يعني ام كيشانا بزوي صار سر دبن يان دريش خان دبن اكيد دريش دبن ما طبعا مدفياز بحسي روشا فيغا في بكم الداخل موسم دكا شوانا ما قلت ده مشكله افي مشكله كقلك قوريه فيغا في بسياره ما افي بو خلككي تامين دكن بس او نمش نحله تشكو مشكله افي مشكله قلق ما ظن هاجر جا اليه راستش روبارا دجله هاجرنيت رزقار كانوا تامين نبتن مشكله افيها ما هر حلنا البردوام تشكو مشروع افيها من لسر دجلنا او مشروع وقت ما كادر كثير بوتشيكرنا وان مشاريع يعني داعش افي لا تشبه تماما قرتينا نا الي تشبي شموصل همي بالكنترول او مشروع يعني نوكا اف دنيريتن بولا تشاف يعني نا اف قطع كرديا ومشروع خراب المشروع اللي بنكونترولا ماذا مشروع الي جاب اللي بنكونترولا ماذا وحكمت بس اما نتشن ايش بكنت شكو قناص جالي راستي بردنا وانا نهلن كان كارن جارك هذه تصليح بكنو بكنا كاري ده ابا مشكله قالك مظنا هاجر خطا دفاعي دوري نكفت دوري ربارة دجله نكفت مشكله افي دي بردوان بيتن ال يعني اف مشاريع دي هر كارناكن بجاي ما جبر وهد شندي دا خواستن كزوترين وقت خطا دفاعي دور بكفت دا قاربن ومشروع بكنا كارد باشا نخوشخانه شوا كاري خودك نخوشخانه هما نخوشخانه همي طبعا ما سردانا همي نخوشخانه اگر وكو باريزقاها موصل ما
چ نەخۆشخانە ڤێگاڤێ نینە وکاربێت خدماتە پێشکەش بکەم بتنی هەندێک مراکزت صحی هاتنە تأهیلکردن ئەو مراکزێت صحیژی گەل منظمات الناو دولتي بشكل مستعجل هاتنە دروستکردن ئەوژی طبعا نەحەلە و بێژم هەگەرتو بشی سەردانە نەخۆشخانەی هەولێری بکەی دبینی چەند خەڵکی مووسڵ لە vێرێ خاستن ئەوە عملیاتێت عسکەری بریندار دەبن هەمی ڤەدگوهێزن بۆ کەواتە بەشی زۆری ینی ئەوانەی نەخۆشن و بریندارن دێنە هەولێرێ ڤێگاوێ هەمی تقریبا 90 شوانە تحویلت بن بۆ نەخۆشخانەی هەولێر. باش بینە سەر ڕەوشی ئەمنی لای چەپی مووسڵ ئازاد کرا بەڵام ئێستاش ڕەوشی ئەمنی لە لای چەپ باش نییە. ئەکید بۆچی؟ من طبعا توقعتكم هەما هەر بەردەوام بێت زیێدەترژی بێتن جارە دیژیمان بەحس کرد لەسەر ئیعلامی من گوتی کو ئەو جهتێت ئەمنی vێگاوێ سەیطرە سەر ئالیە چەپێش مسڵتکن ئەو خەڵکە هەمی تەچیک نەکردە گەلک شوان خەڵکە گەلک شوان گەل داعش و vێگاوێ نێف خەڵکەکی دەن مجرد ڕێها خوێتە ڕاشت و کەتیە نێف خەڵکەکی داوەتە بێ جهدێک استخباراتی گەلێکی مەزن بێتە کاریناندا ئەو خەڵکە بێتە کۆنتترۆلکردن بزانن کە کیلگەل داعشە کیلگەل داعش نییە ئەوە نقطەك نقطە دوێ هەتا vێگاوێ تەیاریت بێ تەیار محاولەت کردن قەسفەکێ بکردن vان منطقە يعني ئەڤروکە گەلک هجوم چێبوون تەیارێ بێ تەیار كو استهدافه خلقي كانوا خلقي الآلية جبش موصل ده أفجي مشكلة كامازنا وقصفة بصاروخ هاجي هنا بيقافي يعني من برأيي من أوا هجر وقت آلية راسي دست بيبك دروشة أمني الآلية جب دي خراب تربيت دبي تم ترسي لسر آلية جب هنا أكيد ما ترسيت هين دبي جهدك استخباراتي مظن بيت بكار إينان شكو إما متأكدن خلايا نفستي هيجين ماين إما متأكدن أنفاق سلاح جهيد مان هي اكتشافنا بنا أبا همي خطرية كالسر عالية جبيش موصل باشا بوشي بغدا هز روان ناكا بوشي هزي ديك الرواني ناو لا يتشبي موصل ناكا بوي سقام جيري دروز به يعني ببي زانياري إما جماري بوليس كمن لنيو شاردر جماري بوليسي محلي كما بس فيغا على أساس قواتك جبغدا بيبقى سرا أو قوات مهماوي مسك الأرضك وآلية شبي بقرن بس يش نجاهشت يا سرا بري عمليات الدست آلية غربي دست بيبقن ما على أساس معلومات هاتين كو قواتك عم بظن بيت كنترول بكت آلية شبي شنو دست بآلية راسي باش باز دوا دكري تاوكو استاش صد كس لا نيو بارزغاي موصل لا يتشب دز جير كراون شصت كس بله بناوي أوي كداعش بونا بيجي عمليات بردوام بس هل الوي مستوى مطلوب لنا نخر ما متاكدين نبتني شصت كسيت هين الاليه جبي عددك مظن او كسي الهاريكاري داعش عددك مظن الاليه جبي هي جماي ده بجهتك استخباراتي مظن بيتكار اينان وده بي هاريكاري القل معلومات او معلومات الدف هريما كردستان يجي بين جهات أمنية هريما كردستان شو قالك معلومات هين ده بتعاونك بيتا بيدا كرن النفاه جهات أمنية ده كارب من خلقي همي تشيك بكونوا بظان مكا كل قال داعش كل قال داعش نيا ثانك أو تشتنيت كرن هر ما ترسيل سر آلي يجبش مسلم باش دبيجن بيشل كاريا ما في مروفيش هنا اللي بيت آخذه يعني خلقي سيفيل هاتينا قرتن بنابي داعش والله هنا حالتي وصلت شي ابويا؟ اكيد حالتي وصلت شي بنشكو وقتتو جهدك بوليسي بكاربينتين وقت جهدك بوليسي المنطقه مدنيه ده بيت بكارينان اكيد عندك دوافع شخصيه هنا انتقامي بس هر تاليه هجر دليلك واضح نبتن او كسد هنا بردان اكيد يعني تشتك وصا اكيد الروجيت بريد بيدا بتن بس نا ام نكارن بيجن ظاهرك بس اما او يا ازد بيجم او ظاهره شكو قالك داعش يدماي او ظاهره خطريه الويري انا خطري چند كساكي يدبري اتكتينا دستي بوليس هذا او كسدي انا بردان بس خطري او كو هندك داعش يجي الشارع ده حتى قبل الشارع ده بس دو دكري 10,000 خيزان كاستلا لا يتشبن لموصل اندامي او خيزانانا استاش سكداري داعش أمام مترسكي جورنية كهوكاري داعش بكن بو قرانوي أكيد قالك هنا نبس
الآلية تشبش موصل الدور برد موصل جي خزانة هين ظلام دوان القال داعش شنو خزان بتنيد ماين أو طبعا قالك جي مراقبة لسروان هيات وكو جهدك أمني سروان تيا خرج كرن أو تشتهي بس يعني ما وكو حكمتها محلي دراستك هبو كبريارك در كفت وكو بريارة بارزقها تكريت بس طبعا أو السلبيات يدخلها منكو أو خلكي شخص القل داعش بعائلة وهميد بيت ترحيل كرن أو بشك ردود أفعال نيد باش تشيبون إجبر في چند تشتهتا في جقافي نبويا بريار شالي بارزقها موسى باش استا يعني لای چەپی مووسڵ گرفتی ئەمنی هەیە لە کاتێکدا هێزە کە پێی دەگوترێت حەڕست نینەوە ئەو هێزە ئامادەبوونی هەیە بۆچی ڕێگری دەکرێت لەو هێزە کە پارێزگاری ئاسایشی ناوچەکە بکە أو موضوعك السياسي طبعا موضوعك السياسي من قالك جارا قلت يا موصل ضريبة الهندك آلية ضريبة صراعك إقليمي الموصل ده ضريبة صراعك إقليمي ده دور كرناوة حشد حرس ونينوة أو مسألة سياسية يا قريدا يا نيفا بغداد نيفا إيران وتركيا بهترش نيفا عراقي موصل ده برأيي من أوا شكوا أو حرس نينوة شخصك قائد حرس نينوى إلقاء قبض سرشي ويا باشا أو حرس نينوى همي خلقي مصلن أو أهمية هاتنا حرم عندنكو مشارك بين الرزقار كرنا موصل ده سر خاطر الشخصك أو طبعا قرارك قالك غلط وده بمراجعة الفي قرار بذكرن إما وكو حكومتها محلي طبعا ما أفتشته يديار كريج ما قوتي كو موضوعك السياسية او شخص القاء قبض سرى او شخص ني مرغوبه شو مشكله مانيه كوتا اي ولا قال اون بوليسي حرس نينوا بقريتو نيو باريس جاي موس تاكيد شكوى وهم خلقي موصلن همي خلقي موصلن وبمهنيات كاردك انما لقائك هو قائد عمليات المشتركه او يبخو قوتي حرس نينوا باشترين قوات الحشده السر اردي كاردكي بمهنيات او شهاده يبوانا يعني دي المفروض او حرس نينوا اف بريار دجوان نهاد باداني المفروض مشاركه كربان رزقار كرنا موصل ده والقرتنا باريس قاموس باش تا استا حكومتي عراق تشي كردوا بو اودان كردنوي او ناوچانه والله هين حكومة عراق حتى استا تش خطوات عملي بو اودان كرنا كريا خطوات عملي اما رجا يكشم بابوري ما وكو باريس قاموس الحكمة موصل ما يكون بونك القل همي دوائره وأموان همي مشاكل همي دوائر دست نشان بكن دا اجتماعك لا بغداد شي ببي وافرو او اجتماع درست بوكو مؤتمر كيبو مؤتمر بشاف دريا رئيسي برلماني عراقي بالدكتور سليم الجبوري وحاضر بنا همي وزارات ابون او وزارات خدمي خدمي بهتر القل حكمتها محليه موصل بو همي مشاكل هادنا طرح كرين لسر وزارته برايي من او نحل طبعا ما او مشاكل مزوده دستنشان كرين هاري كريا بغداد لقال موصل يا مختلفة همي محافظاتها تجارة ما إحساسنا كرياكو بغداد تعامل القلمت وكو باريس قايد دي دائما جوازية طالما سليم جبوري لكونفرانسا كذا لكونغري روجناموني كذا باسي لو كردوا ك اوان هول ددن بزويي جارێکی دیکە پارێزگای مووسڵ ئەعمار بکرێتەوە بنیاد بنرێتەوە ئەمە بۆ ڕاگەیاندنە بۆ پروپاگەند ئەمە برأيي من ئەو مؤتمرەکی ئەعلامی بوو يعني من رأيي من سر ئەردی وەکو عملی مبخۆ مچ ئەمەل بینینە هەگەر بەغداد جدی بێت لە بەرامبەری مووسڵدا و بەرامبەری مەشاکل مووسڵدا رأيي من ئەوە تەرکیزێک بێکردن کو ئەو موازنات المحافظة موصل اتصالت بوري بلا بها صرف كرن يعني مثلا باش يعني همو جارك قليلة ودكري كبغداد زدينية باشا بود زدينية يعني جور زار بوتشونك دخري ترو اما جيك دقوتري بغداد دخوازي كموصل بايتختي سنة كاني عربا العراق بهيزيكا اما راسته أسنو كان بيجم راسته أنا بس لسر أردي ما ديارة بو همي خلقي ديارة بغداد تجارة جدي نبويا لقال باريس جاي موصل يعني موازنة 2015 ما 370 مليار هبون 1 دينار هتا في قافنا حتى صرف كله نايت صرف كرنجي اگر بغداد جدي بيت
بحل كرنا مشاكل موصل ده بلا موازنات تسالد بوري صرف كن موازنات 2015 ما 670 مليار هبون بس موازنات تنمية أقاليم ما هبون موازنات 2000 و چارداما هفصد وتشتك مليار هبو هذا همين هات يصرف كرن بلا أوا بيت صرف كرن بخبر موصل إما دي آفا دانكر موصل وقت استحقاقات ما بدنا ما وكو باريس قاها موصل إما متأكد إن وقت استحقاقات ما بدرستيج بغدا بقنا ما إما أنا محتاج كسينا كوجار قاعد موصل آفا بكن بس نوكا يعني أفصالة سالة 2016 نو ام فيغا في سالة 2017 سالة 2016 ما 134 مليار دينار عراقي هبو حتى فيغا في هفتش صديهات يا صرف كرن حتى في لحظة هذا صالك ودهي في تقولين هفتش صديهات يا صرف كرن هاجر بغداد جدي بيتم بلا موازنات استحقاقات باريس قام موصل بديده اما متاكد ان موقف باريس قام موصل هاجر استحقاقات ما بدرستي بقهنا ما اما كارن موصل جارك هذه افدان بك باش لا راس كيش دم دست بيدا كان جو اقدار بروسي والله ما وكو حكمتها محلية موصل وراستي ما دور نجا عمليات عسكرية ما جرخنك هيا لسر او موضوع ما قالك جارا دعوة ايش سياستها؟ بهورناك بالسياسة بتوانا امام ما قالك جارت فيها ما حسكر كو ان وكو حكمتها محلي نمشارك بين لا خطة عسكري دو انما ما معلوماتها بن كو امكاربن دا امكاربن خو حاضر بكن حل مشاكل هذا او مشاكل القل عمليات عسكري بس مخابن حتى فيغا في اتصال جنهات يقرن القل حكمتها محلي يا موصل وقت عمليات عسكري دس بكن وكو معلومات البردستما زوترين وقت دس بكن بس هالراستي انا راستي ما راستي معلوماتنا اكيد بس وكو معلومات الجيش نبرد استمزوتني وقت دست باش ما ترسي لسر بارزقايا موصل هنا بشتي رزقار كردنا دست داعش يعني يعني بوني او شارع دابش بوني او شارع نبوني بارا يعني قال لك تحديات هين برام سر باجاري موصل سر بارزقاها موصل قال لك تحديات هين عندك تحديات برأيي من أو موازنة أو موضوعي برا موضوعي موازنة أو مشكلة بردوام لك بس ما هو كيشكي مزنية كيشكي بس أو كيشكي مزنية برانبري مشاكل دي قالك مشاكل دي ما هنا عندك مشاكل هنا داعش بيدا كنا مشاكل اجتماعي داعش بيدا كلين وكا تفرقة كافيتي نيفا طائفة ونيفا قوميات أو تشتي بيك هاتيت خلق وكا إزديا مسيحية وأف تشتيهات يكرن أدبيجن قالك مشاكل دي بيدا بن دبي أو مشاكل شارع سر بنا فتحدي هرا مصرية دبي نوعك مصالحة شي بنوعك بيك هات بيك فجيان جارك هذه بيدا بي أو كار بيدفيت ووقت بيدفيت السيرفي موضوعي دي ترجي شكر نافان حشدة عشائري هر عشيرتك وهر طائفك حشدك عشائرية تشبوي وهمي سلاح كتينة دستيوان ده أبج رأيي ما أبا طبعا أبد نش مصلحتها موصل ده يعني صبي هاجر موصل رزقار ببيتن أبد بنا أكبر مشكلة قلق أمازن الباجاري موصل ده تشكو قوتك كان يعني نظامية هر عشيرتك سلاح يدخوها أنا هر عشيرتك ظلام يدخوها أنا أبد بيها مشاكل أكيد مشاكل مازن بيدا بن ما قالك جدا خاص كركو أو حشدة بيدا نبيتن الموصل ده ما قالك جار الرفض كركو او تشتشي بتنجي مدفيا براستي استحقاق كوايا ما ترسي شريني بخوي اكيد ناب بخوي ناب موصلي هنا اكيد ما ترسيت هاي وقت تهر عشيرتك جروبك شقدارة بديده وسلاحها بديده وتمويل بديده اكيد او ما ترسي دي بيدا بن باش نوكا عندك بحث ويدا كان شيعة كان بارقي خويان لا ناوتس السنية كان ده كانوا لا يتسب كبويا كم جارة ام نوسينغانا بكرينا وما تا كان راست فيغا لك احزاب سياسي مقرات خوفكرنا الباريس قها موصل ده خاصة الجنوبي موصل ده اوجي طبعا في مقرات هات نفكرن التنسيق القل هندك السنة يعني نشي عنا السنة او السنة النزينجي شيعة خاصة او برلماني او البغدة او السنية نزيجي شيعة او هاري كاربون الفكرنا وان مقراته وفعل المقرات فيغا فكرين الباريس قها موصل ده عايدي حزب الشيعي باشا بو آينده شون دروانا آينده موصل يعني مستقبل موصل آينده موصل مستقبل موصل طبعا ما
ام تخوازنكم مستقبل موصل باش بتن بس برايي من مشاكل قلق زور بتن ابدا كرنا موصل مؤتمرات تشينا بتن ابدا كرنا موصل جهدك مظن بيت بيتنكو بيت افاكرن خاصة هندك دور وبرد موصل وكو الشنقال وبرطلة وبعشيقة أف منطقة هما جبنية خرابوين أف منطقة محتاج براكي زورن راس چەند داخل ینی پارێکی زۆر چەندە ئەو يعني انها بس دەفوە ئامار زێدە کەمن ینی هەم لەسەر زەرەر چەند بووە زەرەر چەند بووە لە مووسڵێ ینی هەتا نوکە ئامارێک دەفوە نییە وەکی من پارێزگای اتظن اعمار تجبرش اعمار يعني اما دائما ما تركيز عمل سر وان خدمات روجانيه تركيز عمل سر في تشتي يعني حتى في قاوي امار نهت ندرس كن كاشان ضرر شي بويا دائما ام وان امار درست كن اويد مدفن ام شهر سربكن يعني نها في قاوي باجاري موصل الي تشبش بازاري موصل ما محتاج تقريبا 620 جهه ثانيه كي 400 مليار دينار عراقي نه داجارك هذه بس خدمات روجانه فقيرا يعني هذا مبالغ تقلق ما ظنن اگر هاريكاريك نبت وتركيزك نبت السر باجاري موصل وسر بارزقها موصل برايي من افدان كرنا موصل قلق زحمت بيت باش بەڵام نەبوونی ئامار دەستوە شتێکی خراپنینە ینی بەغدا دەبێژی هیچ ئامارێک دەفۆنینە تا نا بالعكس مع امارتهن مع احصائياتهن هر مجالك مجال الصحه مع امارتهن مجال يعني اهميه تشتتهن موضوعنا او موضوع هاجر جديتها بالتعامل لقل بارز جاي مصر نوكا لاي راستي موصلتا نوكا مايا شر بس لاي تشاب بكورتي بيجي يعني اعماري موصل بارا چند خوازي بقشتي يعني وكي زاني يعني وكو من ديارك يا بيجمتا فيغا في ام محتاج 650 مليار حتى ب 400 مليار بس مليار ديناري عراقي بس بو فقرانا خدماته نبو افادان كرن مبالغ تقلق ما ظن بيدن اما دائما تركيز عمل سروان خدماته او خدمات دروجانه مدفي ام زوترين وقت مبلغ مستعجل ما محتاج نا محتاج افادان كرنا برد يعني مستقبلي افادان كرنا مستقبلي مبالغ الزور بدون احصائيات الزور بدون عبد القادر شنقالي جگری پارێزگاری نینەوە زۆر سوپاس دەکەم قلق من سور سپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمە